بەڵە خۆشویستان لەگەڵتان بەردەوامین لەژێر دروشمێک کە دامەزراوی ویم پرۆژێکی زۆر گرنگی ڕاگەیاندووەڵێ ورن با پێکەوە بە تەمەنترین درەختەکانی کوردستان بدۆزینەوە ئینجاش بیپارێزین. واتە تەنها دۆزینەوەی ناوێت ئینجاش بیپارێزین. واتەوە لە دروشمەکانە بۆ خۆی دیارەکە مەبەستیان ناودارە بە تەمەنانە وەکو سامانێکی هەم کشتتوکاڵی و هەم مێژوویش بهێڵدرێتەوە. جا باسی ئەم تەوەراکەین بزانین دامەزراوی فیلم مەبەستی چییە جێگە لەو دوو دەستەواژەی کە لە نێو دروشمەکانە هەیە، چۆن درەختە بە تەمەنەکان کۆ دەکەنەوە، ئێوەی هاوڵاتی چۆن دەتوانن هاوکار بن، ڕەنگە گوندێکی دوورەدەستە بێت لە کوردستان ئەمان درکی پێنەکەن، ئێوە چۆن دەتوانن پەیوەندیان پێوە بکەن یان وێنەی درەختەکە بنێرن یان ژمارەیەک شتێک لەو بابەتانە ئەمان بە دەداچوونی خۆی دەکەن بۆ درەختەکە و دەشی پارێزن. شادمان محەممەد کە بەڕێزیان ڕێخەری پرۆژن لە دامەزراوی فیلم لە سودی ڕۆژێکی نوێ میوانە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. کاک شادمان زۆر بەخێر بێ، ڕۆژێکی نوێت باش. سڵاو لەبێ بەخێر بێ کاک شادمان. زۆر سپاس بۆ ئێوە، دەستخۆشی لە جەنابتان ئەەکەم کەوا ئەمڕۆ ئێمە ئەمەتان بانگێش کردووە تاوەکو قسەکەین لەسەر پرۆژەیەکی زۆر گرنگی ژینگەیی کە خزمەت بە هەموو کوردستانە گەێنێ. زۆر بیرتان لەوە کردەوە درەختە بە تەمەنەکان بپارێزن یان بیدۆزنەوە؟ بەڵێ دامەزراوی یەکێک لە سێکتەرە خۆ بڵین بەشە زۆر سەرچەکان کە گرنگی بێ بابەتی ژینگەیە وە کاتێک کە باسی ژینگاگەی ژینگەش بەشی زۆر و لەقی زۆری لێبێتەوە. ئەمە واکە ساڵانە مانگانە پرۆژەی خۆی بۆ ڕاگەێنێ. مەسەلەن تۆ کاتێکەڵی ژینگە ڕەنگە خەڵک هەروە تێ بگا کە تۆ شوێنە پاکەیتەوە مەسەلەن هەڵمەتێکی ژینگی ڕاگەێنێت، ئەوانش بەشێکن لە کارەکان ژینگە. بەڵام تۆ جاری وایە هەنێ پرۆژەی ژینگەی هەیە، پرۆژەی دوورمەودان درێژخایەن و لە هەمان کاتیشە وەکو مێژوو بۆ وڵاتەکە دەبێنێتەوە. لەبەرەوەی ئەم ڕاگەیاندنی پرۆژەی پاراستن و ئەرشیڤکردنی درەختە بە تەمەنەکانی کوردستان یەکێکە بێت لە پرۆژە هەرە گرنگەکان کە دامەزراوی فیلم پێ هەڵەسێت و توانیوێتی چەند لایەنێک و چەند خەڵکی پسپۆریش بێنێتە ناو بوارەکەەوە بۆی کە بە هەماهەنگی بە هاوبەشی کاریان لەگەڵاکەین. لەوانە ڕێکخراوی ژینگە دۆستیە، هەروەها لەگەڵ بەڕێزانی پۆلیسی دارستانی سلێمانی هەروەها هەرێمیش تەنانەت بەڕێز کاک ئەمیدوشار کە لە پۆلیسی دارستان سلێمانی ئەو هاوکارمانە، ینی لە زۆر شتاتوانێت هاوکاری زیاتیشمان کە لە ئایندەیە بەنمونە لە هەنگاوی یەکەمە خۆیان کۆمەڵێک شوێن و داروشتیان ئەرشیف کردبوو لەلایەن خۆیانەوە کە بۆیان ناردین کە ئێمە بتوانین بەپێی ئەو وێنانە بچینە سەر ئەو شوێنانی کە درەختە بە تەمەنەکانی لێ. گرنگترین خاڵ لەم ئیشە لەم پرۆژە ئەوەیە ئەم پرۆژە ژینگەیە پرۆژێکی سەرتاسەری لەسەر ئاستی هەرێمی کوردستانە. سلێمانی نیە، هەموو سەرتاسەری کوردستان. خۆ دەزانی چونکە کاتێککە باسی ژینگاکەین ژینگەی هەمومانە، ژینگەی هەموو کوردە، ینی ئەو ژینگەی کە دیاژە حتا تۆگەر ژینگە داردێکی جیهانی دەتوانین تەماشایکی تۆ وڵاتەکەات خەڵک ڕوویتێکە گەشتیاران ڕوویتێکە ئەگەر ببینێت تۆ درەختێکی بەتەمەنە پاراستووە بە شێوازێکی جوان هێشتێتەوە ئەتوانێت زۆر قسەی لەبارەوە بکرێت کە دوای دواتر بچینە سەری باشە. کەواتە کاک شادمان باسێکیمان بوو کە ئاماژتان لەم پرۆژەیە چی بووە، وەکو خۆت باس لێوە کرد بابەتە ژینگەیەکان زۆر بوار ئەگرێتەوە، بۆچی بەتایبەت ئەم جارە ویستان لەسەر درەختە بە تەمەنەکانی کوردستان ئەم کارە ژینگەیی ئەنجام بن؟ زۆر ڕاست. ئێمە خۆمان زۆر جار ئەگەر وەکو گەشتیارە یاوەکو هاوڵاتیە بچیتە دەرەوەی شار درەختێکی جوان و بەتەمەن ببینی سەرنج ڕاکێشێ بەتایبەتی لە هەر چوار وەرزەکە لە چوار وەرزە جیاوازەکانە شتێکی جوانە بێ. بەڵام گرنگترین شت بابەتی ژینگەیەکەیە کە تۆ بۆ لە پێناو سەوزبوونی وڵاتەکەتا لە پێناو پاگراگرتنی وڵاتەکەتا ئەم درەختانە کە ئەو هەموو ئیشانی کە خۆیانێکن بۆ ژینگەەوە ئێمە وەکو مرۆڤ سوودی لێبین، ئەمە ئەو بەشانەیە کە زۆر پسپۆڕی و قسەی لەکسەرەکرێت. بەڵام بەشێکی شەوەیە تۆ پاراستنی مێژووی ئەم درەختەیە، چکە دوجار ئەم مێژووی ئەم درەختەش ئەبێ بە مێژووی وڵاتێکە بە مێژووی ئەو خاکابێ بە مێژووی ئەو نەتەوەیە. بۆیە قۆناغەکانی ئیشکردنمان چۆنە ئێمە لە مەرحەلەی یەکەم و لە قۆناغی یەکەمە ئێمە ئەچین بۆ ئەو شوێنانی کە دەستنیشانەکرێ وەکو لە بانگەشنامێکشمان بڵاو کرێتەوە بۆ هەموو هاوڵاتیان بۆ هەموو سەرجەملایەنەکان کە ئەتوانن هاوکارمان بن بەچی بەناردنی وێنە یاخود بەناردنی لۆکیشن. و ئێمە بینین لەم چەند ڕۆژای کە ڕامانگەیان خەڵکێکی زۆر هەیە بەڕاستی لە کوردستانە عەشقێکی بێپایانی بۆ ژینگە و بۆ ئەمانە هەیە، ینی باوەڕەکەن خەڵکی زۆر پەیوەندی کردووادن ئامادەن بێ بەرامبەر بە هەموو شێوازێک ئێمە خزمەت بەم پرۆژەیەکەین. ئەمە لایەنێکی زۆر گرنگە کە بینی خەڵکی لە کوردستانە زۆر هۆشیارە حەزەکە ژینگەکەی بپارێزێت، حەزەکە مێژوەکەی بپارێزێت. بۆیە گرنگی پرۆژەکە یەکەمیان کە ئەچێتە لایەنێکی ژینگەیەوە، دووەمیشان ئێمە یین ئەم درەختە کۆمەڵە شتی بۆکەین. بانمونە
کەسانی پسپۆرمان لایە لە بوارەکانە ئەم دارە پشکنینی بۆ کرێ ڕەنگە نەخۆشی ئەگەر کەسێک وێنێکتان بۆ بنێرە لە شوێنێکی دوورە دەست بڵێ من درەختە تەمەنی 150 ساڵە قسەکی بەهند وەرەگرن بەڵام پشکنینتان هەیە بزانن کە بەڕاستی قسەکەی تەواوە یاننا 150 ساڵە یانناوانە لەسەر ئەساسی زانیاری ئەو بەڕێزە ئەو هاوڵاتیە یاخود ئەو کەسە ئێمە چین بۆ ئەو شوێنێک کە ئەو بە ئێمە وتووە لەوێ ئەو تیمەی ئێمە کە تیمێکی هاوبەشە لەبینی ئێمە و ژینگە دۆسی و پۆلیسی دارسانوانە ئەو کەسانی کە پسپۆرن لە بوارەکە پشکنین بۆ دارەکە ئەگەر مەسەن دار هەیە ڕەنگە بەتەمان بێ بەڵام نەخۆشیێک لێ یا بێ بڕینەوەیکی بەسیتی هەبێت یاخود ئاگریشان لە پاڵاوە کردبێتەوە ئەمەی بۆ کرێەوە لە هەمان کاتیشە تیرەی دارەکە ئەپێورێ بەپێ ئەو تەمەڕەوە من بۆ قسەی لەسەر ناکەم لەبەر شتێکی زۆر پسپۆڕێ بەڵام ئاماژە بە میکانیزمی شەکایم ئەویش ئەوەیە کە ئەوان خۆیان ڕێگەی خۆیان هەیە کە تەمەنی دارەکەی پێدۆستنەوە پاشان ینی لە خۆ نیە شتێک بێدارەکە بۆ نمونە چ مەرجێکتان هەیە بۆ ئەوی کە ئەم دارە بۆ بخەنە نێو ئەم بواری خۆتانەوە تەمەنێک دیاری کراوە بڵێ بێدارەکە لەوەنە ساڵ کەمتر نەبێ ئێوە ئەو تیمەتانە چێت بووی پرسیارێکی زۆر گرنگ بوو چونکە ئێمە کە پرسیارمان کردووە وتیان ئەگەر بۆکو درەختێکی بەتەمەن تەماشاکرێ ئەبێ لانی کەم لە 100 ساڵ کەمتر نەبێ کەواتە لە چۆ دەست پێکە لە سەر و 100 ساڵ دەست پێکات بۆیە ئەوەیە چێک بوو لەو خاڵە گرنگانە کە بەڕێز ئاماژەکانی جەبێ بپارێز یەکشت هەیە ئێمە جاریوە لە کاتی گەڕانەکانە احتیمالە بە 10 ساڵە خوارەوە خۆمان تۆماریکەین چونکە ئەمە بۆ تو بۆ داهاتووی وڵاتەکە تا ڕەنگە لە داهاتوودا ڕێکخراوێکی تر شوێنێکی تر خەڵکێکی تر بتوانێت ئیشی لەسەکە بۆ لە نزیکە تۆمارەکری ئەمیز یەک ئاماژە شتی زۆر گرنگ بم ئەو دارە کە پشکنی نوشتی بۆ کرێت بۆ ئەم درەختە دوای ئەوە ئێمە پرسیارەکەین لە خەڵکی ناوچەکە خەڵکی گوندەکە بزانی بەتەمەنترین کەسیان چێ و خەڵکێک هەیە چیرۆکە پارێز لاوەچی ئەم درەختدار هەندێک دار هەیە بۆ بەرگری بەکارات و هەندێک دار هەیە وەکو شخص و پیرۆز تەماشاکرێن ئەم چیرۆکانش لە کۆمەلگای کوردیە هەیە چیرۆکانیشان لەگەڵا دۆکومنتەکەن بەڵێ ئێمە ناو تۆمارەکەی ناو باوەکەی مەسەلەن ئێستا ماڵین چنارە گەورەی چوارتە بەڵام لە هەمان کاتە ناوێکی زانستیشی تەمەنەکەی نووسیت باشە دواتر شوێنەکەی شوێیە تەمەنی چەنە چەند ساڵ بۆ چەند ساڵێژی باش زانیاریکیش بڵاوەکەینەوە لەسەر ئەوەی کە ئەگەر چیرۆشێکی هەبێ بەڵام ئەگەر سیرەکەین درەخت و خەبات و کورد و نەتەوە ئەمانە ینی هەسەکەین دایم پەیوەندیەکمان هەیە بێتەوە بۆ چارە گەوری چوارتا گەبڕوت چیرۆکەکە خوێنیتەوە شتی زۆر زۆر لە پشتەوە هەیە بۆ منە ئێمە داری خلەمان هەیە لە گەرمیان ینی چەندین درەخت هەیە لە کوردستانە یا ئەو درەختانەی کە لە مزگەوتەکانە نێژراون یاخود لە مەرقەت و لە شوێنەکانە ینی ئەگەر دیقەت بین لەسەر گۆڕستانەکان پێما بێت لە خورماڵش لە ناو مزگەوتەکەدارێکی زۆر گەورە ینی ئەگەر بە درێژایی مێژوو لێکی بیتەوە تاجی کوردی هاوڵاتی کوردی هەمیشە حەزی بەوە بووە درەخت بڕۆنە بەڵام بەداخەوە بە هۆکاری جیاجیا بە هۆکارە جیاوازەکان زۆر جارەوە بە نەبوونی هۆشیاری زۆر جار قەدری ئەو دارانەمە ئەو درەختانەمە نەزانیوە کە زۆر جار بەهۆی پرۆژەیەکەوە یا بەهۆی شتێکەوە گرنگی پێی نەیراوە باشە کاک شادمان ئێوە بەتەنها تیمەکانتان ئەنێرن بۆ ئەوی بووی کە بزان ئەم درەختە چەند ساڵە بۆی تۆماریکەن لای خۆتانیاننا دوجار چه خزمەتێکی تر هەیە کە ئێوە پێشکەشی ئەم دارێکن باسی لەوە کردوتت ئەگەر ئەم دارە نەخۆشیێکی هەبێت چوزانم ئاگرێکی لە پاڵا کرابێتەوە ئێوە بەتەنها تۆمارکردنەکەی لەسەر شانتانیان خودت چه ئەرکێکی تر لەسەر شانی ئێوەیە کە پێشکەشی ئەو دارەیەکەن نەخێر بە دڵنیاییەوە زۆر شی بۆکەین بۆ نمونە ئەگەر شوێنێکی زۆر هی ئەوە بێ کە معڕز بیاخود ئەوە بێ کە تێک بیرێت یا شتێکی لێ بکرێ خراپ بکرێ ئێمە پەرژینی بۆ دروستەکەین و بەبێ شێواندنی ژینگەیەکی یعنی بەپێی جوگرافیای درەختەکە بۆ منە ئێستا ئێمەگەر لە باخ گشتیە درەختێکمان هەبێت ئەم درەختە تو پێویست ناکە پەرژینی بۆ بکەیت لە هاوڵاتی ئێمە هۆشیارە گەشتیار ڕووی تێکە ینی بەس تابلوێک ئەچەقێنین تابلوێکی ئەنی شتێکی تایبەت کە لەسەر ئەو تابلوەیە هەر کەسی هاو سیرێکە ناوکە خوێنێتەوە تەمەنەکەی خوێنێتەوە شتێکی یا شعارێکی ژینگەی لەسەر خوێنێتەوە تاوەکو تۆ هاندان دروستکەی لە پێناو پاراستنی ئەو درەختانە و بەرپرسیارەتێک بەرەم بۆ هاوڵاتی دروستکەی کە ئەم درەختە ئەم سێبەری بە دروست کردو ئەم ژینگە پاکەی پێوە بتوانێت ڕێزی بگرێت بتوانێت ئەگەر پیکرە خزمەتی ئەگە هەر نەیتوانی ینی زیانی پێ بگەنی ینی خزمەتیش پێ ئەگەر نەتوانێت زیانیشی پێ بگەین لێگومان لەم سەردەمی تەکنۆلۆژیا و مۆبایل و ئینتەرنێتەیە نمونەیەکێنمە بەڕاستی من لە ئەڵمانیا بووین لە شارێک باخچەیەکی هەبوو با پارکێکی گەورە بوو هەر بەنای پارکی درەختەکان ناسرااو بوو هەموو درەختێک تەمەنی ئاوا هەبوو یعنی تەمەنی تیا بوو باوەڕکە درەختی تیا بوو نزیک بوو لە 300 ساڵ و زۆر زیاتریشی تیا بوو
هەموو درەختەکە لە بەردەمێک QR کۆدێکی تیا بوو جگە لەوەی تابلۆکی کە جەنابتان باسەکەن وەکو پێشنیاریش ئاکرێت لەم پرۆژە ئێوە سوودی لێ ببینن وێبسایتێکیان هەبوو ئاچوویتە وێبسایتەکە هەموو لۆکیشنی درەختەکانی پێوتی چیرۆکی درەختەکانی پێوتی تەمەنەکانی پێوتی جگە لەوەژە گەر تااقەتی وێبسایتەکە و نەبووە ئاچوویتە لای درەختەکە و مۆبایلەکە و کامێرەکە و خسەسەری یەکسەر هەموو داتای ئەو درەختی پێوتی جۆرەکەی چییە سنفەکەی چییە ساڵی چەند ڕوێنراوە بە تۆ بووە بە شەتڵ بووە هەمووی دیاب تەمەنی ئەوە نەبووە نازانم لە جەنگی فڵانە پارێزەری ئەوەندە کەس بووە بیرتانەوە گرتەوە ئەو دیتێڵە وردانش بوو ئەم درەختانە بنووسێت لە ینی ئەم ئیشە زۆر بە شێوازێکی مۆدرن ئەچی لە ناوی ینی ئەو شێوازی بەڕێزە باسەکرد هەر هەمووی بەڕامەماوە بۆ داڕشتووە بۆی کە تەنانە گەشتیارێک ینی ئەو درەختی بینی بتوانێت بە ئاسانی بچێت حەزکا ببینێت بە زمانەکانی کەشە بەڵێ بە زمان لە هەمووی گرنگتر دواتر ئەم هەموو داتا و زانیاریشانەی کە کویەکەینەوە لەئەکین بە کتێبێک ئەم کتێبە وەکو ینی دوایی دابە شکرێ بەسەر ناوەندە ژینگیەکانە و هەروەها بە هەربوو ناو کتێبخانەکانیش بۆی کە خەڵکێکی زۆر بزانێت کە ئەم درەختانە ینی بابەتەکە بەس تەنها بابەتێکی ژینگەی نییە تۆ چیرۆکی چی ینی ئێستا ئەگەر ئێمە زۆر سەردانی ئەو شوێناناکەین ئەبینین ئەنجومەنی ئەو شوێنەیە مەسەلەن کەسێک کە لەوێ دەستڕۆشتی گوندەکە یا دەستڕۆشتی ناوچەکەیەوانە زۆر بەدەمیەوە بەدەم یانە قساکەنەوە کاک ئەمە چیرۆکەکەی وای فڵان کەس وای وت و باوکم کاتی خۆی تەمەنی ئەوە بوو ئەم داری بینیوە ینی باوەڕێکی چیرۆکی وا جوان جوانی تایە کە وەکو ئەکرێ وەکو چیرۆکێکی فۆلکلۆری وەکو چیرۆکێکی دەماودەم یاکو سەرگوزشتە کە ئەمانە هەمووی مە تۆمارەکەین بۆیە بەبێ گومان ئەم پرۆسێسە ئەم پرۆژەیە کە دەستماناوەپی پرۆژەیەکی درێژخایەنی دوورمەدایە و بەردەوامە بێت ئێمە لەکوێ لە هەر شوێنێک لە کوردستان لە هەر گوندێک لە هەر ناوچەیەک هەر بەڕێزێک هەر هاوڵاتێک یا خۆمان خوشکەوە ئێمە خۆشمان هینمان هەیە ینی سەردانمان هەیە گەڕانمان هەیە بۆیە بە هەمومان ئەتوانین هاوکار بین لەم پرۆژەیە تاوەکو بتوانین ئەم پرۆژە گرنگە کە بۆ داهاتوو بۆ نەوەکانی داهاتوو بێنێتەوە بیپارێزین و بەڕاستی سەرکەوتوانە ببینە پێشەوە بۆ هیواین کاک چاودمان تا ئێستا چەند درەختان تۆمار کردووە لەگەڵ ئەوە شاب بەتەمەنترین درەخت کە تۆمارتان کرد بێت چەند ساڵە و لەکوێ بووە ئێمە پێش هەموو شتێک خۆت زانی ئیش بە دوواداچوون وەرسێر چۆمانەیە ئێمە خۆشبەختانە داتای باش هاتوتە بەردەممان کەوا بتوانین ئیشی تیا بکەین ئەوانە ئێستا بۆ منە ئێمە لە دەرچوونێکمانە ویسمان بڕێن بۆ دارێک لە منتیقەی سوورداش دواتر هەر لەسەر ڕێگەکەمان 6 درەختی تر هاتە سەر ڕێگەمان لەو ناوچەیە بەس ینی لە ناوچەیەکی بچووکە ینی تقریبان تەمەنیان لەسەر 100 ساڵە و یعنی کە چوین لەگە خەڵکی شوێنەکە قسەمان کرد و یەکسەر چیرۆک و شتیان جێڕایەوەمانە سیرمان کرد ینی تۆ لە زۆنێکی بچووک لە ژینگەیەکی کەمە بینیت درەختێکی ئاوا لە چەند درەختێکی و ئابینی زۆر خۆشحاڵە بیت ینی تۆ یەکەم جار ترسی ئەوەت هەیە کە بڵێ درەختی بەتەمەمان نییە بەڵام سێرەکەی لەسەر و پێشبینە لە زۆنێکی بچکۆلەیە تر ئەم ڕاگەاندنە ئەم هەڵمەتە کە دەستمان پێ کردووە باوەڕەکەی واکە ئێستا بۆ من لە گەرمیان و خەڵک پەیوەندیان پێوە کردی خەڵک چۆن پەیوەندیتان پێ بکات سوۆشال میدیاکانی دامەزراوی ویمەوە ڕامانگەیانوە خەڵک ئەتوانی لە ڕێی نامەوە نامە بۆ پیجەکە بنێرێ ئەمە ژمارە تەلەفۆن هەیە ینی ئەبێ وێنەی دارەکەش بنێرێ لە وێنەی دارەکە بنێرێ زۆر باشە لۆکیشن بنێرە زۆر باشە ئەگەر تەنانەت چیرۆکێکی لەسەری هەبوو هەر زۆر باشە بەڵام ئێمە بۆی ئەو کەسە بەڕێزە ینی نەبێ بە ئەرکێ لەسەری ئاسانترین ڕێگەی ڕسمێکی بگرێ یاخود مثلەن دانیشانی شوێنەکەمان باتێ بەڵام وەکو پێم وتی لەبەرەوەی ئەبینین خەڵکێکی هاوڵاتێکی زۆری کوردستان بەرەو چۆتە قۆناغێکە کۆبەڕاستی ژینگەی وڵاتەکەی خۆی خۆشەوێت گرنگی پێەیە ئەبینین زۆر بە ئەشخەوە پێشوازیان لەم پرۆژەکە گرنگە کردووە تەنانەت خەڵکی وایتە تەلەفۆنە بۆ کات حەزەکە زانیاری بات ئەڵێ تکای ئەم درەختی ئەم ناوچەی ئێمەش تابیر نەچی ئەمەش حەزەکەین تۆمارێکین و ئێمە زۆر جار دوایی لە ئەخیرە یەکێک لە شە زۆر گرنگەکان چی ینی تۆ لە ئەخیرە لایەنە ئەمنیەکانی وەکو بەتایبەتی پۆلیسی دارستانوانە ینی ڕەنگە هینێکی هۆشیاریش بڵاو کرێتەوە کە تۆمار کرا ئیتر بڕینەوە بەڵێ ئەوەی ترسیە خۆی هەر دبڕینەوە مەمنوعەیە بێگومان بەڵام لەوێ بانگەواتی ئەوە شەکرێت کە ئەمە کە چاودێری کراوە کە بەم شێوازە ئیشی بۆ کراوە پێویستە لەسەر شانی هەموو کەسێک یەکەم شت تۆ ئەتوانی بەبێ ئەوەی کە هیچ فشارێکە لەسەر بێت ئەبینی ژینگەیەکی جوان هەیە ئەچیل لە سێبەری ئەمدارەیە تۆ ئەحەوێتەوە لێ وەکو گەشتیارەیە یا مەسەلەن شوانێک مەڕەکانی باتەوە ینی ئەبینیت ئەگەر تۆ دیقەت بی سەرنج بی ینی هیچ هۆکارێک نییە تۆ بۆ ئەوەی کە دژی درەختی هیچ هۆکارێک نییە بۆی تۆ دژی ژینکە بووی بۆیە هەروەکو لە قسەکەی پێشوشا باسم کرد ئەگەر هەر هیچ خزمەتێکە پێ نەکرێ
زیانی پێمەگەێنێ ینی بەڕاستیش من ئێمە خۆشحاڵین ئەگەر ڕۆژ بە ڕۆژ میلەتی کوردی شوتا وڵاتیش بەرەو ئەوواڕوەکە ژینگی وڵاتەکەی زۆر خۆش بێت لەبەرەوەی لە ساڵانی ڕابردوو ڕەنگە ئەم کەسە کۆمەڵێک هۆشیاریمان نەبوو بێت شتێکی ئاسایی ئێمە هەنگاو بە هەنگاو لە داهاتوە ئەچینە ناو ئەو پرۆژانەوە کە ئەبینین خزمەت بە ژینگی وڵاتەکەمانەکە بۆی ئەم پرۆژە بە بۆچوونی خۆمان و بە زۆربەی ڕێی خەڵکیەکە بێت لە پرۆژە زۆر جوانەکان و لە هەمووشی گرنگتر وەکو لە سەرتاش ئاماژەمان پێەیە ئەمە پرۆژەی ژینگەی هەرێمی کوردستانە یعنی ئەمە لەگەڵ ئەو برابە ڕێزانی هەولێری شاقسەمان کرد ئەوانی بەهماشەوە پێشوازیکی زۆر باشیان کرد هەر لەڕێی ڕێکخراوی ژینگە دۆستیەوە وتیانە ئێمە هەر هاوکاری و خزمەتێکمان هەبێت پێتانەگەێنین کەواتە ئێمە ئەتوانین لە ژینگای هەمومان وەکو یەک بیرکەینەوە لە ژینگای هەمووانڕاستین بۆیە دامەزراوی بین پرۆژەکەی سەرتاسەریە بۆ هێ بچێتە هەولێر بۆ هێ بچێتە دووە بۆ بچێتە هەموو ناوچەکانی تری کوردستان. کاک شادمان لە پیجەکەی خۆتان هەڵام نەمایان تیاینە بوو لێرە باڵاسی سێرم کرد پیجەکەتان لای من هەیە کۆمەڵە خەڵکە بین و ڤیدۆشیان بۆ ناوە ڤیدۆی کردووە کاڵم درەختە لە هاویناواری زۆکڤانی نووسیوە و توێتی وەرن لەوێ لە دەڤەری بارزان درەختی بەتەمەنی لێ ئەم بە ڕێزە نووسێتی ئەم درەختی پشتی منەوە 100 ساڵ تەمەنێتی نووسیانە وەرن بۆ پێنجوان زۆر شوێن و ناوچیان بۆ دەستنیشان کردوون بەڵام چەند شتێکم لا بوو بە پرسیار زۆر باسی درەختی چنار گوێز قەزوان و قەزوان بەڕوو ئەم درەختانە دیاری کراون کە ئەمانە تەمەنیان زۆرە یعنی هەرە درەختانە دەستنیشانەکان پێمە بێڕوانە تەمەنیان زۆر درێژە بێ ئێمە وەکو وتم ینی دوو بەشەیشەکە کۆمەڵە کەسی پسپۆرمان لەگەڵایە کە مامەسای زانکۆن لەوانە بەڕێز مامەسا ڕازان و مامەسا هەژار و چەند پسپۆرێک تریشان بانگێش کرد بۆ ئەم پرۆژە ینی ئەمە بۆ نمونە کاچینە پرۆسێسەکە چۆنە درەختێکیان هاوڵاتیەک وەکو ئەو بەڕێزانی کە خۆشەویستیان بۆ وڵاتەکە خۆیان ڕاگەانەوە لە ڕێگەی ئەو نردنی ئەو ڤیدۆ نامانە کە من ینی بەبێ خۆشەویستی خۆی دەبڕیەوە ئەچین بەهانای ئەم کەسانەوە کە کاراسانیمان بۆکەن ئەم درەختە ئەو کەسی کە پسپۆرە پشکنین بۆ هەموو شتێکی ئەو هیناکە ئەنجا بەپێی ئەو زانیاریانی ئەو کەسەکە زۆر شارەزایە زانیاری زانستیەکانی تۆ بەشێکێتی بەشێکیشی چیرۆکی فۆلکلۆر و داستانە لەگەڵیە ئەنجا لە هەمان کاتە ئێمە یەکێک لە زۆ خاڵە گرنگەکان ڕەنگە داری کابێت پێویستمان بۆ هەبێت پەرژینی بۆ دروستکەین بۆی کە لە هەنێجار لە هینی ئاژەڵداری و بارداریەمانە بپارێزێ وەلەو ینی ئەبینین شوانەکانیشمان ئێمە زۆر خزمەت لەبەری ئەو ئەژدانی ئەگەر ئەژینگەکە ژینگێکی جوان و لەبار بێ بۆ ئەو خۆشی باشە بۆیە بە بۆچوونی ئێمە هەستەکەین پرۆژێکی زۆر باش و هەموو کەسێ بە جوانی پێشوازیگان دەستە خۆش بە کاک شادمان پرۆژە لە دامەزراوی ویم ئەوە شکاوێ هاوکار بێت ئێمەش لە ڕێی دەستگای میدیای کورساتەوە پاڵپشتی ئەم پرۆژەیە کەی نیوادارین وێنە و لۆکیشنی بابەتەکان درەختەکان برێرن بۆ ویم فاوندیشن بۆ ئەوی بتوانێت بە خێراترین کات ئەم پرۆسی باشی بکردنی درەختە بەتەمەنانە سەر بگرێت خۆش ئەمە سپاسی هەموو ئەو هاوڵاتی و بەڕێزاناکەین و هەموو سەرجەملایەنەکان کە ئەیانەوەی خزمەت بەم پرۆژەکان دامەزراوی ویم بۆ پەڕی خۆشحاڵیەوە پێشوازی لەماکە و بەدەم هەموو کەسانەوە ئاچێت کە ئەیانە هاوکاریمان دەستان خۆش بە سپاس بۆ زانیاریەکانت.